وڵێ ئێمە هەر لەم ڕووماڵە تایبەتەیە ئەمانەوێ گفتوگوی زیاتر بکەین لەسەر جەژنی قوربان، سروتەکانی جەژنی قوربان بەڕێوەچوونی ئەو جەژنە لە ڕووی ئاینی، لە ڕووی کۆمەڵایەتی لێکەوتەکانی و ئێستا ئەم ساڵ چۆن خەڵک جەژنی بەڕێ کردو یاخ جەژن چۆن بەڕێکات. بۆ مەبەستە لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانداری مامۆستا ئەتا پێنجوێنیمان کردووە کە بەڕێزیان جێگری لێپرسراوی لەقی سلێمانیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە. بەخێر بێ مامۆستاجان، جەژنی قوربانە پیرۆز بێ. هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بیت و بەم بەیانێ زووە ئەزێتمان نایگەردنمان نازاکە. سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ کەناڵی ئاسمانی کورسات. لێرەوە پیرۆز بێت لە ئێوە لە یەکە بە یەکەی کارمەندانی کەناڵی ئاسمانی کورسات. لەم جەژنە جێخۆیەتی کە سەرەتا پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجە مسلمانانی جیهان بەگشتی گەلی کوردی سەمدیدەی مسلمان بە تایبەتی و شاری سلێمانی بە تایبەتی تر و ئێوەی ئازوو خۆشەویستریش بە تایبەتی تر بکەین کە سوکاری شەهیدان، کە سوکاری ئەو پێشمەرگەی گیان لە سەردەستانەی کە ماندوونە ناسانە لە پێناو خزمەتکردنی خاکو نیشتیمانەکەی خۆیانە ئێستا لە ئەرک و واجباتی خۆیاندان هێزەکانی ناوخۆ بە هەردوو باڵگانەوە بە هەردوو بەشەکەیەوە چه هێزی پۆلیس بابڵێن پۆلیسی هاتوچۆ هەری یەکی تر یەکە بە یەکەی چین و توێژەکان چین و توێژەکەی خۆشمم لەبیر نەچێ مامۆستایانی ئاینی کە ماندوونە ناسانە ئەوانیش لە ڕێگای مزگەوتەکانەوە سەربازێکی ونی ئەم وڵاتەن و کە خزمەت بە ئەمنیەت و یەکپارچەی و یەکڕێزی و تەبایی ئەم نیشتیمانە دەکەن. پیرۆزیان بێ و ئەم جەژنە خوای گەورە ئینشاءالله کۆتا جەژنی نەهامەتی و ناڕەحەتی بێت کە بەداخەوە ئەمساڵ لە قۆناغێکی هەستیاری وادا جەژن ئێمە بەڕێەکەین کە بە هەر هۆکارێ لە هۆکارەکان بێت دەستبراوە بۆ قووت و بژێوی هاوڵاتیان و فەرمانبەرانی ئەم نیشتیمانە. ئیتر ئەم دەستبردنە کەم و کورتیەکە لە ناوخۆی خۆمان نابێت و یاخود لە لای دەسەڵاتدار و بەرپرسەکانی حکوومەتی ناوەند بێت و یاخود وڵاتانێکی ئیقلیمی و ئەملاولایەکی تر خەڵقانێکی تر دەستیان تای بێ. بەداخەوە ئەوەی کە باجەکەیەدا لێرە سیاسیەکانمان نین، نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان. ئەوەی کە باجی ئەو قوت بڕین و بژێوی بڕینەیە ئەو چین و توێژە فەرمانبەرن کە ماندوونە ناسانە خزمەتی ئەم خاک و وڵات و نیشتیمانە ئەکەن کە لە موچەکەیان زیاتر سەرچاوەیەکی داهاتیان نییە و ئەلەم جەژنەدا دەستبرا بۆ بڕینی قوت و بژێوی هاوڵاتیان و فەرمانبەرانی ئەم نیشتیمانە بەداخەوە کە ئەوە بەکارێکی مەترسیدار ئەژمێرێت و ئومێد دەکەم کە ئەوە درێژە نەخایەنێت و دوا بە دوای پشوەکانی جێژن ئەو هەڵەیە ڕاست بکرێتەوە. ئەجا هەر کەسێکەیە ئەگەر حکوومەتی ناوەندە و ئەگەر دەسەڵاتدار و بەرپرسەکانی هەرێمی کوردستانی خۆمان دەستیانتیایەتی هەر کەسێکەیە و لە هەر ئاسێک و لە هەر بەرپرسیارەتێکە هەیە هەز بە و بەرپرسیارەتێ بکات و ئەو هەڵەیە ڕاست بکاتەوە. باش ئەی مسلمانان یعنی وە چەند ڕۆژە ئێمە وا ڕاهاتوین هەم لە ڕۆ ئاینیەکە هەم لە ڕۆ کۆمەڵایەتیەکە ینی کە جەژن نزیکە بێتەوە ئیتر کۆمەڵە ئامادەکاری هەیە ئێمە ببیکەین بۆی کە جەژنەکەمان بە جەژنێکی خۆش و بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ. ئەنی ئەم ساڵ بینیمان بەداخەوە کە ساردوسڕێکی پێوە دیار بوو لە ئامادەکاریەکانە مەبەستە. ئەنی تۆ چی بە هاوڵاتیانەڵی بۆ مەبەستە چی بە موسڵمانانەڵی؟ لە ڕاستیا کاکە ڕەنج ئێمە لە بیرمان نەچێت جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان مەوداکانیان تا ڕادەیەک لێک نزیکە ئەوە خۆی بۆ خۆی بەشێکە لە هۆکارەکان. ممکنە هەندێک پێداویستی هەیە کە لە جەژنی ڕەمەزانە ئەی کڕیت و دابینی ئەەکەی لە جەژنی قوربانە یەجگار بەو ڕێژە زۆرە نییە ئەو دووبارەکردنەوەی وەکو مەسەلەی هەندێک پێداویستی ناوماڵ و هەندێک وەکو مەسەلەی جیر و بەرگ و کۆمەڵەشتی لەم بابەتانە لە جەژنی ڕەمەزانە ئامادەی کردویتە لە جەژنی قوربانە هەمان شت بەکاردێنێتەوە هەمان شت بەکار. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بوو کە دوای ئەوەی خەڵک چین و توێژی فەرمانبەران موچەی مانگی چواریان وەرگر بە ئومێد و گەشتبینیەوە ئەیان ڕوانیە وەرگرتنی موچەی مانگی 5
کە لە پێشی جەژناوەرە گیرێت و بە گەشتبینیەوە تەماشایان نەکرد. دەنگۆکانی شوەها بوون چ لە لای حکوومەتی ناوەند چ لە هەرێمی کوردستان هیچ دەنگۆیەکی نەخوازراو نەبوو لە ئارا بەس بەداخەوە لە ڕۆژەکانی ئەخیرا لە ئەو ڕۆژانەی کە گەرمەی خۆ ئامادەکردنە بۆ جەژن لەو وەختە هەواڵەکە ڕائەگەێنرێ کە موچەکەیان نادرێ یعنی بەڕاستیەوە شۆکێک بوو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و وای لێکردن کە سارد ببنەوە لە پێداویستیەکانی جەژن وای لێ هات کە کابرا هیچی نییە چی بکە هەیەی نیەتی موچەکەی ژی ئەگەر نەبێت یعنی چ ئامادەکاریە بک بۆ جەژن نازانێت کابرا کرێکیە کرێخانۆکەی لە چی بە کرێ مۆلیدەکەی لە چی بە چۆن پێداویستی جەژن ئامادەکاریەکانی جەژن بڕەکە بۆیە بەڕاستی هۆکارێکی سەرەکی بوو کە لەو ئینە سارد بوونەوە. باش مامۆستا لە ڕۆئاینیەکەوە یەگومان هەمومان نەبینین کە ئەو بابەتی کە پەیوەستە بە فەریزەی حاجیانی هەرێمی کوردستان و ئەو کەسانی باجارێ بڵێن سرودینەکانیان تەواو نەکردو بە تەواتی ئەساسیەکەیان کردووە بەڵام ئەوانەی کە چوونەتە ئەیە بۆ بەجێگەاندنی فەریزەی حەج و لایەن ئاینەکەیان جێبەجێکەن بەڵام بۆ لایەنە کۆمەڵایەتیەکە ئەو لایەنەی کە هەمومان ڕاهاتوین پێی چەند ساڵە ئەگەر جەژن بێتە پێشەوە ئیتر تەواو ئێمە تێکەڵاویەکان زیاتر پتەوە بێتەوە یەکتری ئەبینین ئەگەر مەشغوڵێتی ژیان دووری خستبینەوە لەو ڕۆژەیە یاخود لەو 4 ڕۆژەیە زیاتر یەکتری دەبینەوە و سەردانی یەکتری دەکەین ئەمە بۆ خۆی ئێستا پێ وایە تۆ خۆت مامۆستایەکی بەڕێزی ئاینیت وە زیاتر لە نزیکەوە خەڵکە بینی پێت وایە ئێستش ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە پتەوە ماوە لە ڕۆژانی جەژنە کاکە ڕەنج ئەمەش گۆڕاوە لە ڕاستی ئەمە ئەم دوو جەژنەی کە هەمانە هەر یەکەی بە شوێن ڕوکنێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە دێت جەژنی ڕەمەزان ڕوکنی ڕۆژوو تەواوەکرێت دوای ڕوکنی ڕۆژوو مەراسیمی جەژن ئەنجامەدرێت و ڕێوڕسمەکانی جەژن بەڕێوەچێ جەژنی قوربان فەریزەی حەج ئەنجامەدرێ ئەوانەی کە بەشدارن لە خوای گەورە قسمەتی خستونەتە ئەو شوێنە پیرۆزانە و فەریزەی حەج ئەنجامەدەن دوا بە دوای ئەنجامدانی فەریزەی حەج مەراسیم و سروتە ئاینەکانی جەژن و کۆمەڵایەتەکانی جەژن ئەنجامەدەن ئێمە گەر تەماشای ڕابردوو بکەین لەگەڵ ئێستاە زۆر گۆڕاوە شتەکانمان گۆڕانکاریەکە لە چیایە تەماشای ڕابردوو بکەین جەژن جاران لە لای ئێمە ئاوا بوو کە ئەگەر لە گوند و لادەیە کابوویتایە لە گەڕێکێ لە گەڕەکەکانی شاری سلەیمانی یا هەر شارێکی تر ئابوویتایە هەر شار و شارۆچکەیەکی تری ئەم کوردستان نابوویتایە بەیانی زوو هەڵەسا ئەچوو بۆ نوێژی جەژن بە گەرمیەوە دوایی نییە حتا لە مزگەوت جەژنە پیرۆزەیان نەکردایە نەهاتە دەرەوە لە مزگەوت دوایی کە هاتە دەرەوە لە مزگەوت اینجا بڕۆ لە ماڵەوە جەژنە پیرۆزە بکە لەگەڵ ماڵ و مناڵ و لەگەڵ خێزان و خانەوادەکەی خۆیان دواتر دانیشە نانی جەژن بخۆ دوای نانی جەژن ئەو جار بە دوو جۆر بەشێکی پێشوازی لە میوانەکەیت بەشێکیەکی سەردانی ماڵانەکەی سەردانی بە دەرەجەی یەکەم بە ڕێژەی یەکەم دەرو دراوسەکانی لە دراوسەکانیەوە پێ هادا ڕۆی جەژنە پیرۆزەی لەگەڵا ئەکردن و ئەمە ڕۆژێ لە ڕۆژان لەوانەیە دراوسێن لە گەڕێکیەکان بەریەکەوتنێکیان هەبوو بێ خوان و خواسە ساردێک لە بینیانە هەبوو بێ بۆ ئەوەی کە ئەم پەیوەندی و گەرم و گوڕیە دروست ببێتەوە ئەم علاقەیە سەر لە نوێجارێکی تر نۆژن بکرێتەوە بەس بەداخەوە ئێستا ئەم بابەتە کاڵ بۆتەوە لە ناومانە کاڵ بۆتەوە لە ناومانە کورتمان کردوێتەوە لەسەر چی لەسەر پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بە نامەیەکی واتساپ یا تەلەگرام یا ڤایبەر یا ماسنجەرێک بە شتێک لەم بابەتانەیە کورتمان کردێتەوە بڵاوە جەژنە پیرۆزەیەکم بۆ نارد یا مەسەلا لەوانەیە کەسەکە لێی نزیک بێت خزمایەتی و پەیوەندی خزمایەتی لە بینیانە هەبێ وڵات تەلەفۆنێکم بۆ کرد ئیتر ئەمە وای کردووە کاڵی کردوێتەوە ناڵێم هەر نەماوە ئەوی تری ناڵێم هەر نەماوە بەڵام کەم بۆتەوە هێشتا بەچاو شوێنەکانی تر و بەچاو
گەلان و نەتەوەکانی تر و بەچاو وڵاتانی ترەوە هێشتا ئێمە گوڕوتینێکمان هەرتیا ماوە لانێ هەنێک کات مامەسا کەسێک مثلا لەم زروفەی ئێستاە لەم دۆخی کە بە تایبەتی ئەم جەژنە پێی تێپەڕین لانێ کەسێک بڵێ وڵی من خۆ موچەکەم وەرنەگرتووە ئەوە نەبێت تااقەتیشم بەخوا هەر ناچمەدا هەر ناچم بۆی شوێنێ ئەمە بە هۆکارێک بزانێ هەر ئەمە پەیوەندی کۆمەڵایەتەکە ئەم بابەتە بابەتی پەیوەندی کۆمەڵایەتیە زۆرتر عیلاقە و پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزتر دەکاتەوە بەڵام قەرار نییە چون بۆ هەر ماڵێک بریتی بێ لە یا دانیشتن یا شیرینی خواردن وڵا ئەوە من چوون بۆ ماڵی فلانکەس فلانکەس شکلێتەکەیان نەهێنا شەربەت و ساردیەکەیان نێنا چەرەساتێکیان نەهێنا شتێکیان نەهێنا بیخۆم نا ئەم بابەتەکە پەیوەندی نییە بەو بابەتەوە پەیوەندی نییە بەو بابەتەوە زۆر ئاسایی ئەگەر ئەم کەسە موچەیشی وەرنەگرت بێ خۆ بەداخەوە ئەمە کابرا بۆ خۆی هەز بە برینداربوونی خۆیە کاکە ئەگەر جەژن هاتە پێشەوە تەماشای کرد چکلێتەکەی بۆ نەکڕا شەربەت و ساردی و چەرەساتەکەی بۆ نەکڕایە با بڵێن نەیتوانی گۆشت و مریشکەکە بکڕێ بۆ جەژنەکە بریندارە بریندارە یان نەیتوانی جلوبەرگی مناڵەکەی دابین بکات و جەژن لە ڕۆژەکانی تر جیا بکاتەوە بە بریندارە و زۆریش بریندارە بۆیە هەز بە نەقسێکەکە لە ژیانی خۆیان بۆیە بە نەوعێ لە نەوعەکان دا ئەبڕێ بۆ ئەوەی کە لە ڕووی بەرامبەرەکانیان لە چاو بەرامبارەکانیان تەریق نەبێتەوە بەس ئەمە بە دیوێکی ترە ئێمە ئێستا مانگە موچەی مانگی 5 وەرنەگیراوەکە ئومێ دەکەم کە ئینشاڵڵا دوای جەژن ئەو هەڵەیشە ڕاست بکرێتەوەی تا هەر کەسێک هەڵەکەی کردووە ئەوە باڕاستی بکاتەوە کێیە و لەسەر هەر ئاست و پلە پۆستێکە هەیە بە هەڵەکەی ڕاستکاتەوە میلەت نەکاتە قوربانی بۆ خۆی جا عێراقە هەرێمی کوردستانە هەر کەسێکیان هەیە و هەر حیزبێکی شوێ لە هەر ئاستێکە هەیە بە هەڵەکەی ڕاستکاتەوە میلەت نەکاتە قوربانی ئێمە لە کات و سەردەمێکی ترا پێشتر بە قۆناغێکی ترا تێپەڕین لە کاتی شەڕی داعشە لە بیرمان بێ ئێمە ڕبع موچە وەرەگیرا ڕبع موچە وەرەگیرا شەڕی داعش لە ئارا بوو قەیرانی حکوومەتی عێراقیمان لەسەر بوو و لە هەمان کاتیژە ئەو نەوتەی لە ناو خۆیان بەرهەمە هات پارەیەکی وای نەئەکرد بۆ نمونە فرۆشە بە 25 دلار بە 26 دلار وەرە ئەمە تۆ حەقی پاڵاوتن و حەقی بۆری و نازان چی وچی لێنە وەختێ لە ئاکرایەوە شتێکی وان ئەمایەوە کە یعنی وای لێ هاتەوە خەڵک ڕبع موچەی وەرەگرن بەڵام ئەم ڕبع موچەیە نەوعەمە هەمومان وابووین و ئێستا هەمومان وانین ئێستا جیاوازە لەگەڵ ئەو کاتە خەڵک شەڕی داعش بوو هەمومان یەکتریمانە خوێندۆ لە بابەتەکە کە بارودۆخەکە چییە بەڵام ئایا ئێستا هەمومان یەکتری ئەخوێنین و لە بارودۆخەکە نەکرد بۆیە ئێمە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان لە جەژنە لە ئێستاە سارد بۆتەوە خەڵک یە بۆ نوێژی جەژن بۆ مزگەوت یعنی زۆر جار ئێمەی مامۆسایانی ئاینی پێڵێن برایان یەن بۆ مزگەوت چاوەڕێ بکەن کە نوێژەکەی جەژنمان کرد وتارەکە خوێنرێتەوە دوای وتارەکە هەمومان لە مزگەوت جەژنە پیرۆزەکەین لە یەکتری و پەیوەندیەکی گەرموگوڕ لە بینمانە دروستە بێت بەڵام سەیرەکەی بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە نوێژ خوێنان سەلامی نوێژەکەی یایەوە یەکسەر ڕائەکە ئەسڵەن ناوەسێ لە ڕێ وتارەکە نەک لە ڕێی جەژنە پیرۆزەکە لە ڕێی وتارەکەش ناوەستێ بۆ دوو نوعامە نوعێکیان بەخوا من تااقەتم نییەوە هەموو جەژنە پیرۆزەیەکەم نوعێکی تریانە لە وەڵام من ئەوە تەعزیەمان هەبووەوە جەژنەمانە شتێ موبەڕیرێ لەو شتانەی هەیە وەڵا بێ بڕۆم بۆ سەر قەبری باوکم هی دایکم هی براکەم هی خوشکەکەم هی هاوسەرەکەم هی هەچکی یەکێ لە کەسە نزیکەکانی خۆی ئەوە کاتە موبەڕیرە و ئەبێ زوو بڕۆم یعنی ئەوە گەوایە کە جەژن بۆ مردووەکان وێ ماعەلعلم جەژن بۆ مردووەکان نیە بۆ زیندوەکان با هەر لێرە مامەسا ئەو بابەتت باس کرد سەرخەبران بە سەردانی بڵێن گۆڕی مردووەکانمان خوا لیان خۆش
ئەمە تۆ چۆنی ئەبینی ینی بۆ بە نەریتێکی ئەمە نەریتە بۆ بە نەریتێکی کۆمەڵایەتی کە خەڵک لە یەکەم ڕۆژی جەژن ناچێت ینی نەک لە یەکەم ڕۆژی جەژن هەر ئەساسن ئێستا بڕۆ سەر گۆڕستانەکان ببینە کاکە ڕەنج گۆڕستانە سەر ئەو خەڵقی کە ئەڕوا بۆ سەر گۆڕستانەکان ئەوێ قەرەباڵغترە لە گەڕەکەکان مەبەستمە یعنی ئەمە گونجاوە نەخێت لە ڕووی ئاینیەوە نەخێر بەو جۆرەنە کە یعنی بەیانی هەستا یەکسەر هیچ ئیشێک ناکات و یەکسەر ڕائەکە ئەبێ بڕوە بۆ سەر گۆڕی ئازیزەکەی کە لە دەستیاوە جایتر باوکێتی برایەتی هاوسەرەتی خێزانی دایکێتی هەر کەسێک لە خێزان و بنەماڵەکەی هەیە نەخێر بەو جۆرەنە بەعکسەوە جەژنی زیندوەکانە ئاساییە تۆ جەژنی زیندوەکان بەڕێیەکەی پیرۆزبایەکانی خۆ دەکەی لە دەر و دراوسێکت لە خزم و کەسەکەت کەی مەجالێکی شە بۆ احتیادیەکی سەردانی گۆڕستانەکانەکەی وەک هەر کاتێکی تر نەگوەگەوەی کە تایبەت بە جەژنە وەڵام من جەژنە بەخوا نەچمە سەر گۆڕی فڵان کەسی ئازیزم کە لە دەستماناوە جەژن ناکەم ئەوە شتێکی وانێ و لە ئیسلام و کارێکی هەڵێ جەژنی زیندوەکانە نەجەژنی مامەسا بابێنە سەر بابەتە سەرەکیەکەی جەژنی قوربان چکە بە ناوی خۆشەوەتی قوربانە یعنی بۆ قوربانیکردنە ینی ئەوەی کە ئەم ساڵ قسەیەک دەنگۆیەک هەیە کە نازانم ئەوە منەمێت تۆ پشڕاستیکەی تۆ چکە تۆ زانای ئاینی و تۆ کەسێکی لە بوارەکەیە شارەزای باز لەوە کرێ لەگەڵ ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان بم بارودۆخەیە تێپەڕێ و خەڵکی هەرێمی کوردستانی ژانی خەڵکێک هەیە لێرە پێویستی بەوەیە کە بەشداری ئەو قوربانیە بکە خۆدە و قوربانی بیتێ باز لەوە کرێت کە حاجیان لە مەکە ئەوانی کە لە هەرێمی کوردستانەوە ڕۆیشتون ئەتوانن ئەگەر قوربانەکەیان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن لەوێ نیکەن شتی وا هەیە ئەکرێ شتی وە کاکە ڕەنج بابەتی یەکێک لە شاعیرەکانی جەژنی قوربان کە ئەنجامە درێ بریتە لە ئەنجامدانی قوربانی و سەربڕینی ئەو ئاژەڵانەی کە دیاریەکرێن بۆ قوربانیکردن بێگومان ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ سونەتی ئیبراهیم خەلیل سەلامی خوای لەسەر بێت کاتێکە لەو کاتێک کە بانگەشی ئەوەیە کرد کە خەڵقی بڕۆن شوێندینی خوایی بکەون و ساڵانە کۆمەڵە ئاژەڵێکی زۆری سەرەڕی پێیانەوە دەیان و تۆ بۆچی واکەیت و ئەم ماڵ و سەرۆت و سامانەی خۆت بۆچی ئاوالەکەی هەموو سەر ئاژەڵە چیە سەریە بڕیتەوەە فەرمووی ئەگەر خواکە خوا ئەولادێکی ژمەیاتێ تاوان ئەو کاتێک کە بۆ هێشتا ئیسماعیل لەدایک بووە ئیسحاق پێغەمبەر لەدایک بووە ئەگە خواکە خوا ئەولادێکی ژمایاتێ گەورە نەزر بێ لە سەرم بیکەم بە قوربانی ئەڕاتە ئەو موقعێت و شوێنایی کە ئێستا حرەمی کعبەیتیایەوەکو زانایانە فەرمونون لەوێ پاڕانەوە ئەنجامەداتەوە فەرمێ ڕەبی هەبلی من الصالحین خوای ئەولادێکم بیتێ لە پیاو ساڵحان و لە پیاو چاکان بێ جا فەرمێ فبەشەرناه بغولام حەلیم خوای گەورە موژدەی ژێداتێ بە ئەولادێکی حەلیم و لەسەر خۆ کە بریتە لە حەزەتی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ دوای ئەوەی کە لەگەڵ دایکی ئایان با لە خاکی مەکە دایانێنێ بۆ معلوماتە کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە قودس بووە و لەسەر فەرمانی پەروەردگار لەو شوێنەی ئێستای مەکەی تایە کعبەی تایە لەوێ دایان ئەنێ بنیاتی کعبە ئەنێن لەگەڵ ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ تەفاسیل ڕووداوەکەی وردەکاریی زۆری تایە بەرحاڵ دوای چەند ساڵێکی پێچێت خوای گەورە پیشانی ئیبراهیم پێغەمبەری ئەدا سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیم کاتی ئەوەیە کە تۆ لە بیرتەکە کاتی خۆی نەزرێکی ئاواتە کرد بەگەرخوا ئەولادەکەم باتێ ئێستا کاتی جێبەجێکردنی نەزرەکەتە جارێک دوو جار سێ جارم خەوە ئەبینێتەوە لەسەرێک تێگا کە ئەمە وەحیەکی خواییە پەیامێکی خواییە سروشێکی ئیلاهیە کە پێی ئەڵێ نەزرەکەت جێبەجێکە بەنەوعی لە نەوعەکان تاقیکردنەوەیەکە بۆ ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و بۆ ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەویان چەند گوێڕایەڵە بەوەی کە فەرمانی خوایی جێبەجێەکە و ئەویشیان چەند گوێڕایەڵی باوکێتی لە بەرامبەر ئەوەی کە گیانی خۆی ببەخشێ ئەڕوات ئیسماعیل پێغەمبەرەبات بە ناوی ئەوەی کە تەبعاً عادەتەن یعنی سۆز و ڕەحمی دایکاتی ڕێگە نادا کە تۆ یەکسەر لیا بە دایکی بڵێ وڵڵا من شتێکی وایە و ئەی بە مەڵایکەم بە قوربانی
بۆیە بەنەوەی لە نەوەکان بەناوی سەیران و گەشتۆی باتە دەرەوە دوایی لە ڕێگا پێڵێڵێ یا بنية إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى يعني یەکسەریش نایە چۆن ئەڵێ دەست و قاچی بەسێتەوە و چەقۆیە بنێ لە ملی نە ئەڵێ کوڕی خۆم جگەر گۆشەکەم من لە خەوا پێیان وتم کە تۆ سەر بڕم و تۆ بکەم بە قوربانی لە پێناوی خوادا فانظر ماذا ترى ئەی تۆ ڕەئی چییە تۆ ڕەئی چییە ئایا تۆ ڕازیت بەوەی کە من ئەم کارە بکەم ئەگەر ئیسماعیل پێغەمبەر ڕازی نەبووە خۆ ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەر بە زۆری زۆرداری ئەم هینەی نەکرد بۆیە فەرمێ يا أبت افعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين أي باوكي خۆم ئەوەی کە ئەمرت پێکراوە جێبەجێ بکە إن شاء الله منیش لە ڕیزی ئارامگرانە ئەبم و سەبر ئەگرم و ئارامەگرم لە بەرباری خوای فلما أسلم وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا كاتك تسليمي أمري خواه بإسماعيل إبراهيم فرمانك جێبەجێەکە چەقۆ ئەنێ لە ملی بۆ ئەوەی کە سەری ببڕێ زانایانە فەرمونم چەقۆیەکە لێدا نێبڕی یعنی ئیبراهیم پێغەمبەر چۆنەڵی تۆ ڕەبوو ئیسماعیل فەرمووی باوکەوە باشە من ڕەحم و سۆز نایەڵێ سەرم ببڕی یان پیر پیت و هێز و قووەتی تیانەماوە ئەفەرمێ ئاوە چەقۆکەی کە ڕاوەشان فڕیایی بەبەردەکە بەردی دوولەتە کرد ویستی خوا لەسەر ئەوە بوو کە ئەم تاقیکردنەوەی ئەنجامدا بۆیە خوای گەورە فەرمانی دا فەرمووی قد صدقت الرؤيا ئەوە باش ئەمرەکە جێبەجێ کرد ئەمە جارێ ئەساسی قوربانیەکە لەمێوە سەرچاوەگرێ لەوێەوە ئەساسن سەرچاوەگرێ ئەمە بەدیوێکیانە بۆیە مسلمانان لە عالەمی ئیسلامیە ئەم سونەتە زیندوو ئەکەنەوە قسەکەی جەنابەت لێرە کە خەڵقێکمان هەیە ئێمە وەفدی عالەمی ئیسلامی بە تایبەتی هەرێمی کوردستان ئێمە زیاتر لە 5,000 کەسمان ئێستا لە خاکی سعودیایە فەریزەی حەج ئەنجام بدەن قوربانی لەوێ ئەنجام بدەن یان لێرە ئێمە دوو شتمان هەیە کاکە ڕەنج لە بیرمان نەچێت شتێکمان هەیە پێوترێ هەدی کە ئەمە فیدیەیە ئەمەیان هەدی فیدیە ئەبێت لە خاکی سعودیە و لە مینا و لەو شوێنە ئەنجام بدرێت هەدیەن بالغ الكعبة ئەمە ئاەتی قورئانە هەدی فیدیە ئەبێ لەوێ ئەنجام بدرێت قوربانی شتێکی ترە قوربانی هەدی نییە قوربانی جیاوازە لەوێ ئەنجامی بدا یان لێرە ئەنجامی بدا وەکو قوربانی هەر قوربانیە ئەمە ئەو دوانی بەڵام پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا لێرە ئەنجامی بدا بەڵێ لە قۆناغێکی وەکو ئێستایە کە هەمومان نەزانین ئەو قەیرانە دروستکراوەی کە ڕووی کردوەتە هەرێمی کوردستان و چین و توێژی فەرمانبەران بە دڵنیاییەوە خەڵک قوربانیەکەی با لێرە ئەنجام بدا لە وڵاتەکەی خۆیان ئەنجامی بدا لە ڕێگەی کەس و کارەکەیەوە ئەنجامی بدات و کوردەواریش قسەیەکی خۆش کوردیشمان هەیە یانە پەندێک کوردی ئەڵێ خێر بۆ خوێش نەک بۆ دەروێش کاکە تۆ لە وڵاتێکی خۆمانە ئێمە میلەتەکەمان پێویستی پێیەتی میلەتەکەمان قەیرانێک ڕوبەڕووی بووتەوە و ئەوەی لە عەرەبستانی سعودیە سەر ئەبڕێ زۆری لەوانەیە بڵێم وەختی زۆر ئەوێ کاتی زۆر ئەوێ تا بگاتە جێگەی خۆی و ڕەنگە بەنەوعی لە نەوعەکان لێی خەسار بێ بەنەوعی لە نەوعەکان تا بڕواتە وڵاتێکی تر و تعلیب بکرێت و بکرێتە قوتووەوە و بڕوا بە وڵاتانێکی تری جا ئەفریقیا بێ جا غەزە بێ جا هەر شوێنێکی تر بێ بۆیە بەدڵنیاییەوە وەکو قوربانی کردنەکە مەبەستم قوربانیە مەبەستم هەدی و فیدیەکە نییە قوربانیەکە بەڵێ لە وڵاتی خۆمانە ئەنجامی بدات و کارێکی باشیژە کە ئەگەر لە وڵاتی خۆمان ئەنجامی بدات. دەست خۆش مامۆستاوە زۆر گرنگ بوو کە بەرچاوڕوونی هەبێ بۆ هاوڵاتیان چکە زۆر پرسیار لەسەرەوەکرێ و ئایانوت ئەو بابەتە چۆنەکرێت دەست خۆش بکردنەوەی زۆر باش دووش وەکو ئارزم کردی دووش دەبێ مێلێک جاکەینەوە هەدی و فیدیە جیایە قوربانی جیایە هەدی و فیدیە ئەوەیە بۆ نمونە ئەو کەسە فیدیەی چی لەسەرە لێرەوە ڕۆیوە ئیحرامی بەستووە بە عەمرە ئیحرامی بەستووە ئەوە فیدیەیەکی لەسەرە کە ئەبێ سەری ببڕێ ئەوە بێ لەوێ بێت مخالفەیەکی کردووە کە نەوعی لە نەوعەکان کە
لە حاڵەتی ئیحرامە جا پەلە درەختی بڕیوەتەوە جا تەیرێکی کوشتووە جا مولە گیانی بووەتەوە وەلحاڵ یەکێک لە محەڕەماتی ئیحرامی ئەنجاماوە لەوانەی کە قەدەغە کراون لە قۆناغی ئیحرامە ئەمە بە فیدیە بدا فیدیە بدا دە ئەم فیدیەیە بێت لەوێ بدا فیدیەکە بەڵام قوربانی علاقەی بە فیدیەوە نییە قوربانی ئاساییە لێرە لە وڵاتێکی خۆیان قوربانیەکە بکە. دەستی خۆش بە مامۆستاجان زۆر سپاس کە لەم ماوەیە کە بەیەکەوە بین ماندوومان کردی. سپاس بە بەڕێز هەرچەنە تۆ هەم ئەرکی ئاینیت لەسەرە هەر ئەرکی کۆمەڵایەتی لەسەرە و نانیشن نەخوارد بووی جەژن لەبەرەوە لەوە زیاتر ماندوود ناکەین. دەستی خۆش بە مامۆستا سپاس بۆ ئێوەش جێگری لێپرسراوی لە قیسلێمانێکێکی زانایانی ئانی ئیسلامی کوردستان بەخێر. سپاس بۆ ئێوەش کاکەڕەن سپاس بۆ یەکەیەکەی کارمەندانی کەناڵی ئاسمانی کورسات بۆ ئەو سەربازەونانەی کە لە پشتی کامێرەوەن من و تۆ بیرڕێین لە ماڵەکان ئەوانن نابینرێن و ئەوانیشن دەنگ و ڕەنگی ئێمە ئەگوازنەوە بۆ ناو ماڵەکان و بووینەتە میوانی ماڵەکانیان. دەستی ئەوانیش خۆش بێ جەژنی ئێوەش پیرۆز بێ جەژنێکی خێر و خۆشی بێ و بە دوور بن لە هەموو ناخۆشی و ئاستەنگێکی ژیان پڕ لە بەختەوەری ژیان ئینشاءالله بەسەر بەرن. جارێکی تریش ئومێد دەکەم کە ئینشاءالله ئەم جەژنە کۆتا قەیران بێت کە ڕووی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە لە چین تۆژی فەرمانبەران کردووە و ئینشاءالله هاوڵاتیانیش ئەوانەی کە خوای گەورە ئیمکانێتێکی داونەتێ دەست نەگرنەوە لە ماڵەکەی خەیان لە ماڵەکەیان و دەست قونجاو نەبن قوربانیەکانیان ئەنجام بدەن ئاگایان لە دەرو دراوسەکانیان بێ ئاگایان لە خەڵقی گەڕەکەکانیان بێ ئاگایان لە پاک و تەمیزی بێ ئاگایان لە تەندروستی بێ ئەوە هەنگاوێکی سەرەکیە چونکە لە ڕاستیە کاکەڕەنج ئێمە لە بیرمان نەچێ ئاژەڵێک ئەگەر سەر ببڕێ بۆ قوربانی جیا لەوەی کە کۆمەڵە مەرجەکانی تریتیایەکە لە ڕووی تەمەن و ئاژەڵەکەەوە جۆریەتی ئاژەڵەکەەوە و یەکێک لە مەرجە سەرەکیەکانی تەندروستی بوونی و ئاژەڵێ و لە هەمان کاتی ژابێمەوەکو مسلمان خەڵقێک بین لەوە تێبگەین لە ڕووی پاک و خاوێنیەوە ئەو ئاژەڵە چۆن سرە بڕێ خوێن و پاشەڕۆ و ئەوانەی ئەو ئاژەڵە لەکوێ فڕێدرێ و چۆنەکرێ بە ژێر قۆڵەوە چۆن نابێتە هۆی بارگرانی و پیسبوونی ژینگە و بۆن و بەرامەی ناخۆش لە وڵات. دەست خۆش مامۆستاجان زۆر زۆر سپاس سپاس بەخێر بێ سەر چاوان.